سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان، لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. خۆشەویستان، لە ئەڵلقەی ئەم هەفتەوەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن سەبارەت بە ژیان و بەرهەمەکانی هونەرمەندی سرودبێژی چەپ و شۆڕژگێر جان لێنۆن. هونەرمەندێک کە ئەو قۆناغە زەمانیەی ئەوی تێدا ژیاوە و تێدا کار و خەباتی کردووە، گەلێک هاوشێوەی ئەم سەردەمەی ئێمە بووە. شێوازی ژیان و کاری هونەری و خەباتی سیاسی جان لێنۆن پڕیەتی لە دەرس و ئەزمموی بەنرخ بۆ هونەرمەندانی شۆڕژگێر دەرگیری کایە سیاسی و کۆمەڵایەتیەکانی سەردەمی شۆڕشی ژینە. بۆ هیوایە ناوڕۆکی بەرنامەکە جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت. دوای ناوبڕەیەک ئەگەڕێمەوە لاتان. هونەر و هەڵوێست، کورتەباسێک سەبارەت بە ژیان، بەرهەم و بۆچوونەکانی جان لێنۆن. جان لێنۆن ئەیوێت ئەوەتەخوازە بەرهەمەکانی لەسەر خەڵکێکی کە لە ژێر زوڵم و زۆردا دەژین کاردانەوەی هەبێت، تا ڕادەیە کە بۆ خۆیان و وشیار بنەوە و بتوانن ڕێڕەوی ژیانیان دیاری بکەن. سەمیمیەت و سەداقەتی لێنۆن لەم هیواخوازیەدا لە بەرچاوترین تایبەتمەندیەکانی ئەو بوو. جان لێنۆن سەرجەم توانی بۆ ئاواتەی بگات و بەرهەمەکانی ببنە وێردی سەرزمانی کۆمەڵانی بەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکەش. بەڵام کاتێک ئیتر خۆی نەمابوو تا بە شانازیەوە ئەو کاردانەوە بەرین و بەربڵاوە ببینێ. جان لێنۆن لە بەندەری لیڤەرپولی ئینگلستان لەدایک بوو، لە شارێکی کرێکارنشین. لە تەمەنی منداڵیدا دایک و باوکی لە دەستچوون و درایە دەست پووری و لە لای ئەو گەورە بوو. سەردەمی خوێندن و قوتابخانە بۆ لێنۆن گەلێ پڕ چەرمەسەری بوو. نەیدەتوانی لەگەڵ هەلومەرجی وشک و بێعاتفەی فێرکردن و بارهێنانی ئەو سەردەمەدا بگونجێ. هەرچەند وەزعی بنەماڵەی پووری مامناوەندی بوو، بەڵام جان لێنۆنی تازەلاو لەگەڵ مناڵانی چینی کرێکاردا گەشەی دەکرد و گەورە دەبوو، بە شانازیەوە خۆی بە یەکێک لەوان دەزانی. بەم ڕوانگەیەوە بوو کە دەورەی خوێندنی ناوەندیدا ڕۆژنامەی دەردەکرد و سەبارەت بە هەلومەرجی کرێکاران و داکۆکی لە بەرژەوەندیەکانیان وتاری دەنووسی. لە ڕۆژە تەماویەکانی نێوان دەیەی 1950دا جان لێنۆن شەیدای موسیقی ڕاکی ئەندرۆڵ بوو کە بە خێراییەکی سەرسوڕهێنەرەوە ئامریکای دەتەنیەوە. ڕووی کردە موسیقای ڕاک تا ڕۆحی خۆی لە دەست دیسیپلین و بایخە کۆن و سونەتیەکانی کۆمەڵگە ئینگلیسی ڕزگار بکات. لە تەمەنی 16 ساڵیدا یەکەمین گروپی موسیقای خۆی پێکهێنا. ساڵی 1957 موسیقادانێکی لاو خاوەنتوانە بە نێوی پۆل مەککارتنی کەوتە ژێر کاردانەوەی کەسایەتی و هونەری جان لێنۆن و هاتە ناو گروپەکەیەوە. لە ساڵەکانی دەیەی 60دا ئەو کاتێکە لێنۆن و گروپی موسیقای بیلت ناوبانگێکی دوور لە چاوەڕوانیان بەدەستهێنا بوو تا جێگایەکی کە سەرنجی گەلێک لە کۆمپانیا گەورەکانی نەوارپڕکردنەوە و ئستودیۆ و رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی بۆ لای خۆی ڕاکێشا بوو. بەڕادەیە کاریان بەسەردا کەوت بوو، وەک خۆی ئەڵێ ناچار بوون بە شێوەی شەوانە ڕۆژی لە ئستودیۆکانی تۆمارکردندا بمێنەوە. بەڵام لە دنیای دەرەوەدا ڕووداوگەلێکی گەورە لە ئارادا بوو. بەزووسنەوەی ڕزگاری بەخش و شۆڕژگەرانەکان بەشێکی بەرینی لەو وڵاتانەی تازە مستەعمرە و مستەعمرەی لە ئاسیا، ئەفریقا، ئەمریکای لاتین داگرت بوو. ئەمپریالیزمی ئەمریکا لە گێژاوی شەڕێکی داگیرکەرانەدا لە ڤیەتنام نقم بوو. شۆرەوی ئەو کاتباسی لە پێویستی پێکاتن و سازان لەگەڵ دنیای سەرمایەداری ڕۆژاوا دەکرد و کرێکار و زۆر لێکراوانی بۆ ئاشتی و سازش لەگەڵ دەسەڵاتداران بانکێش دەکرد. چین سوور بوو لەسەر بانگەوازی بەرپاکردنی شۆڕەشێکی جیهانی. کوبا بە پێشینەی خەباتێکی چریکی و چەکدارانەوە هێشتا بۆ زۆر کەس نەمادی شۆڕش بە حساب دەهاتوو، لە ڕۆژاواژدا باس و خواستێک لە ئارادا بوو. بزووسنەوەیەکی ڕادیکاڵ خەریک بوو گەرای دەبەست. بزووسنەوەیەک دژ بە گشت ئەو دیاردەوشتانەیە کە مۆرگ و ئاکامی سیستمی سرمایه‌داری بوون. بزووسنەوەیەک دژ بە گشت ئەو دیاردەوشتانەیە کە مۆرگ و ئاکامی سیستمی سرمایه‌داری بوون. بزووسنەوەیەک نەیار و دژمنی نەزمی سیاسی زاڵ و بایەخ و سونەتە کۆنەکان، دژمن و نەیاری داگیرکەر و دەستێوەرزانە ئەمپریالیستەکان دژ بە حزبە ڕەسمیەکان کە حزبەکانی لایەنگر و هاوسەنگەری مسکۆشی دەگرتەوە.
دژ بە فەرهەنگ و هونەری ئەشرافی و خەسی و بێناوەڕۆک و خەڵک خڵەتێن. ئەو ڕێککەوتنە کۆمەڵایەتیەی کە لە ڕۆژاوا و لە ئاکامی شەڕی دووهەمی جیهانیدا پێکات بوو وردە وردە دەرزی دەبرد. بەشەکانی خوارەوەی چینی کرێکار کە هێشتا بیرەوەری خەبات و ئارمانەکانی دوودەیە ڕابردوویان لە کەللەداما بوو، کەم کەم سەبارەت بە دروستی و سیاسەت نیازپاکی سندیکا ڕەسمیەکان گومانیان لا دروست بوو. لەم دنیا ئاڵۆز و پڕگێژاوەدا جان لێنۆن و گروپی بیلد لەکوێدا قەراریان گرت بوو؟ ئایا دەیانتوانی خۆیان لە شەپۆلەکانی ئەم بزوتنەوە چارەنووسسازە بە دوور بگرن؟ لەو ڕۆژانەدا بیلدز هەروەک خودی لێنۆن لە ساڵەکانی دواتردا دەڵێ گیرۆدە ببوون، گیرۆدەی ناوبانگ و پلە و پایەیەکی کە سەرمایەجاری بۆی جابین دەکردن. گیرۆدەی دەستی ئەو ناوەندانەی دەسەڵات و سەرمایەکە ڕێڕەوی سەرەکی گۆڕەپانە فەرهەنگی و هونەرەکەیان دیاری دەکردن. گروپی بیلدز بەڕوونی هەستی کرێکارانیان لە بەرهەمەکانیاندا وێنا دەکرد. بەڵام شوێنپێی کرێکاران و زەولەکراوان لە گۆرانیەکاندا تەنیا لەم ئاستەدا دەمایەوە، نەک ئارمانێک لە ئارادا بوو، نەک ناڕزایەتیەک. لەگەش ئەمانەدا لە نێوان ساڵەکانی دەیە 1960دا هەست و ئەحساساتی جان لێنۆن سەبارەت بە مەسایلی سیاسی و ئاڵوگۆڕەکانی دنیا بە تەواوەتی هەڵخرا بوو. بەردەوام ڕۆژنامەی دەخوێندەوە و بە دوای هەواڵەکاندا دەچوو. لە هەموو جێیەک قسە لە شۆڕش دەکرا و لێنۆنیش لەو هەلی و مەرجەدا سرودی شۆڕشی دانا. سرودێک کە بە هەوێنی بەیتی یەکەمی سرودی بەناوبانگی مارسیەز کە پاشماوەی شۆڕشی فەڕەنسە و سرودی نەتەوەی ئەم وڵاتەیە بیرسا بوو. بەڕێو ڕادیکالیزم چرخانی جان لێنۆن و ڕەنجانەوەی لە بەرهەمەکانی ئەوەی تووشی کێشە و گرفت کرد لەگەڵ مشتریە سەروەدمەندە خاوەن کۆمپانیەکاندا. کارگەیشتە جێگایەک نووسراوەی گۆرانی سەر کاسێتەکان سانسۆریان دەکرد. ئەو هەلومەرجە ناسەقامگیرە چەند لایەنەی جان لێنۆن نێدەتوانی هەروە بەردەوام بێت. لە یەکێک لەو سەفەرانەیە کە گروپی بیلدز بۆ ئامریکای کرد، ئەو جۆرج هریسۆن هاتنە سەر ئەوەی لە وتوێژ لەگەڵ ڕاگەیەنرە گشتیەکاندا دژایەتی خۆیان لەگەڵ شەڕی ئەمریکا لە ڤیەتنام ڕاگەنن. کاتی ئەمەیان لەگەڵ سەرپەرشتی بەرنامەکانیاندا باس کرد، لەگەڵ دژایەتی ڕاشکاوانەی ئەودا بەرەوڕوو بوون کە لە ئاکامی کردەوەکەشیان وشیاری دەکردنەوە. جان لێنۆن بریسکەی دواتری لە وتوێژێکی جەنجاڵیدا کە هەراهورایەکی زۆری بەدوادا بوو لەگەڵ ڕۆژنامەنووسێکی ئینگلیزی بە ناوی مۆرین کلیڤدا لێدا و دەکری بڵین بە ئەنقەس دەستی کرد بە ڕووخاندنی هەموو پردەکانی پیشتەری. ئەو لە وتوێژەدا بەڕوونی و ڕاشکاویەکی کە تایبەت بەخۆیەتی وتی مەسیحیەت کاڵ دەبێتەوە و لەناو دەچێت. پێویستیش بە بەڵگە نییە، ئەوەی من ئەڵێم ڕاستە، لە داهاتووشدا دروستی بووچوونەکەم دەردەکەوێ. هەر ئێستا ئێمە لە ئیسا مەسیح زیاترمان لایەنگر هەیە. 6 مانگ دوای ئەم لێدوانە لێنۆن و گروپی بیلدز لە سەفەرێکدا بۆ ئەمریکا کەوتنە بەر هێرش و گوشارێکی قین لە دڵانەی کەسایەتی و دەستە و تاقمە تاریک ئەندیشەکان. بەم قسەیە جان لێنۆن کەسانێکی زۆری بۆ ئەبەد کردە دژمنی خۆی، بەڵام لە بەرامبەردا سەرنجی بیرۆڕای کۆمەڵانی پێشکەوتووی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشا. خۆی وتوویەتی کە ئەم هەڵوێستانەی ناشارەزایانە نەبووە و بەم شێوەیە ویستویەتی پیش بکاتە ئەفکار و بۆچوونەکانی ڕابردووی. جان لێنۆن بە شوێنەی لە تەوەهمات و ئەفکارە کۆنەکانی مەودای گرت و گەیشتە ئاستێک کە پێوا بوو ئاین شتێکی یاساییە. دوای ئەم ئاڵوگۆڕە فکریەی بەسەر بەشێک لە ئەنجامانی گروپی بیلدزدا هات لە یەکەڵۆشانی بابەتێکی حتمی بوو. ئەم ڕاستیە دەکرا لەبەر خودی تونند و بەگژی داهاتنی جۆرج هریسۆن و پەکمەکارتنی لە بەرزەم دووربینی هەواڵنێرانی تەلەڤیزیۆنیدا هەست پێ بکرێت. دەستە و تاقمی زاڵ بەسەر دنیای موسیقادا و ڕەخنەگرانی محافزەکار لایەنی مەکارتنی یان دەگرت و جان لێنۆنیان خەتاکار دەکرد. لەم نێوانەدا ئاشنایەتی لێنۆن لەگەڵ یۆکۆ ئۆنۆ هونەرمەندی ژاپۆنی تەباردا شوێنەوارێکی زۆری لەسەر ئاڵوگۆڕی فکری جان لێنۆن لە بواری کۆمەڵایەتی و هونەریدا دانا. جان لێنۆن ئەڵێ ئەوە یۆکۆ بوو کە ئەفکار و بایەخەکانی ئەوی سەبارەت بە ژنان گۆڕی. بزوستنەوەی ڕزگاری بەخشی ژنان پێناساند و لە دوای بۆچوونە پیاو سالارانە و
سۆنەتیەکانی ڕزگار کرد. جان لێنۆن لەم پەیوەندیەدا ئەڵێ ژنان گەلێک گرنگن، ئێمە ناتوانین بەبێ بەشداری ئەوان و ڕزگار بوونیان شۆڕشێک بەرپاکەین. باڵا دەستی پیاوان بە چەشنێکی زیرەکانە ئاموزش دراوە. زۆری پێچووتامن بەوە گەیشتم کە پیاوبوونم تا چ ڕادەیەک ئاستی هەڵسوڕانی یۆکۆی بەرتەس کردوێتەوە. ئەو ژنێکی سربەست و ئازادە و بە خێراییەکی چاوەڕوان نەکراو منی تێگەیان کە لە کوێجا تووشی هەڵەم. هەرچەندە خۆم پێم وابوو هەڵسوکەوتم گەلێک سروشتیە. هەر بم هۆیەوە کە بەردەوام دەمەوێت بزانم هەڵسوکەوتی ئەو کەسانەی ئیدعای ڕادیکالیزمیان هەیە لەگەڵ ژناندا چۆنە. بۆ داوەری سەبارەت بە جان لێنۆن باش وایە ئەفکار و بۆچوون و هەستەکانی لە زمان خۆیەوە ببیستین. تارق عەلی و ڕابین بلارکۆن لە ساڵی 1970دا وتوێژێکیان لەگەڵ جان کردووە کە یەکێک لە بەڵگە گرنگەکانی ئەو دۆرەیە. لە وەڵام بە پرسیارێکی تارق عەلی داڵێ من بەردەوام زێنیەتی سیاسیم بووە و بە دژی بارودۆخی مەوجود و هەلومەرجی سەردەم وێستاومەتەوە. کاتێ تۆ لە هەلومەرجێکی وەک ئەوەی منی تیادا بووم گەورە بوو بێتی بە شێوەی ئاسایی لە پۆلیس وەک دوژمنێکی سروشتی دەڕوانی و نەفرەتی لێ دەکەی. ئەرتشت خۆش ناوێ ئەو بە چاوێک سێر دەکەی کە ئەموو ئەو دەگرێ و دەیان با و لاشەکەیان لە شوێنێ فڕێدات. دەمەوەی بڵێم ئەساسەن ئەمە شتێکی کرێکاریە و بەچینی کرێکار مەربوتە. بە درێژای ژیانم بەرامبەر بە ئاین و هەموو سونەت و دابوونەریتە کۆنەکان هەڵویستم گرتووە، ئەگەر بە شێوەیەکی کاڵ و کرچیش بوو بێ. هەر لە درێژێ ئەو دیدارەداڵێ هەرچی زیاتر لەگەڵ ڕاستیەکاندا ڕوبەڕوە بین زیاتر ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە کە دەستوری کاری ڕۆژانەی دەسەڵاتداران نیشانی نەدانی ڕاستیەکانە. ئەمە خۆی ئێمە بە چەشنێک ڕادیکالتر دەکات، وەک ئەوەی کە لە سوچێکدایان بنێت و هەموو ڕێگاکانیان لێگرت بێتی. بەڵام چ باشتر دەبوو ئەگەر ژمارەمان زیاتر بووایە. یۆکۆی هاوسەری لە گۆشەیەکی ئەو توێژە تا دەڵێ من و جان مرۆڤگەلێکی خۆشبەختین، چۆن دەتوانین هەلومەرجی ژیانی خۆمان پێک بینین و گرنگی پەیوەندیگرتن لەگەڵ کەسانی دیکەشدا بەباشی دەزانین. دەی 1970 ساڵەکانی نزیکبوونەوەی جان لێنۆن لە سیاسەتە ڕادیکاڵەکان بوو. ئەو گەیشتووە ئەو باوەڕەکە دەسەڵات بەجێ خەبات و تێکۆشان بەدەستنایەت و شۆڕشێکی بێتون و تیژی لەگەڵ منتیقدا ناگونجێ. با ڕشکاوی ئەوەی وت پۆلیس وەرتشی خۆشناوێ بە گۆپاڵ و بکوژی جەماوەری ناڕازیان دەزانێ و بە توندیلیان بێزارە. لە دیدارێکداڵێ دەوام لە شۆڕژگەران ئەوەیەکە لە کرێکارانی لاو نزیک ببنەوە چون کرێکاران ئیمکانی شناسایی و دۆزینەوەی شۆڕژگەرانیان نییە. لەنۆن تەنانەت بە شێوەیەکی هاندەرانە ئەم باسەی هێنایە گۆڕێکە خوێندکاران هێشتا بەڕادەی پێویست وشیار نەبوونەتەوە کە بزانن دەبێ کرێکاران وشیارکەنەوە. لەگەڵ گشت ئەمانەش پێ لەوە جەناکە ئاڵتەرناتیڤێکی دیاریکراوی لە زیندانیە و تەنانەت سەبارەت بە ڕێگای گەیشتن بە دنیاکی جیاوازتریش لە تاریکیدایە. سەرنجام لە مانگی نوامبری 1970 کۆتایی دوودەیەی پڕکشمەکەشی ناڕزایەتی و خەباتی شۆڕژگێرانە لەگەڵ کۆتایی تەمەنی جان لێنۆندا هاوکات بوو. شەو کاتێ لەگەڵ یۆکۆ لە شوێنی کارەوە بەرەو ماڵ دەبوونەوە لە سنترال پارکی نیویۆرک کەوتنە بەر دەستڕێژ و لە حاڵێکدا بە 5 گول لە پێکرا بوو گیانی لەدەستا. بکوژەکەی دانی بەوە داناکە ئەنگیزەی بۆ کوشتنی جان لێنۆن و دەستبردن بۆ ئەم جنایەتە قسەکانی لێنۆن سەبارەت بە ئیسا مەسیح لە ساڵی 1966دا بووە. بەڵام بۆ زۆربەی جەماوەری وشیار لایەنگرانی لێنۆن ئەمە قەتڵێکی سیاسی بوو کە نیهاجە کۆنەپەرست و دژی خەڵکیەکانی لە پشتەوە بوو. کوشتنی لێنۆن لە هەوڵین ڕۆژەکانی هەڵبژاردننی ڕۆناڵد ڕیگان وەک سەرۆکۆماری ئەمریکادا بەڕێوەچوو. هەر ئەو ڕۆژانە کاتێ لە دیدارێکدا سەبارەت بەم ڕووداوە پرسیاریان لە ڕێگان کرد لەژێر لەچەوە بڵماندی و شتێکی وت بەڵام کەس لێ حاڵی نەبوو. بە زەردەخەنەیەکەوە دەستی هەڵبڕی وای نیشاندا کە ئەمە ڕووداوێکی کەمبایەخە و جێ ڕەزامەندی دەسەڵاتداران و تاریک ئەندیشانە. کاتێ مرۆڤ گوێ ئەداتە سرودی وابیرکەوە بێ ئیختیار ڕۆ دەشێتە ناخی ئەو دنیا مرۆڤانە بێ زوڵم و زۆرداریەی کە لە زێنی جان لێنۆندا گونجاو بوو. وابیرکەوە بەهەشتێک بوونی نییە،
ئەگەر هەوڵ بزەی کارێکی دژوار نییە. جەهەنەمێک لەژێر پێماندا نییە و بەسەر سەرمانەوە تەنیا ئاسمانە. وا بیرکەوە کە خەڵک بۆ ئەمڕۆ ئەژین، وا بیرکەوە وڵاتەکان بوونیان نییە. ئەمە کارێکی دژوار نییە. شتێکی وا بوونی نییە کە لە پێناویدا بکوژی یان بکوژری. ئاینیش لە ئارادا نییە. وا بیرکەوە کە خەڵک بە گشتی لە ئاشتیدا ئەژین. ڕەنگە بڵێ دەڕوانێم، بەڵام من بەتەنیا نیم. هیوادارم ڕۆژێ تۆش پێمان پێوەست بی و دنیا ببێتە پەیکەرێک. وا بیرکەوە خەوەندارێک لە ئارادا نییە، گرێ و ئەکەم کە ناتوانی. پێویست بە هەڵچوون و برسیبوون نییە، ئینسانەکان برای یەکن. وا بیرکەوە کە گشت مرۆڤەکان لە تەواوی دنیادا هاوبەشن. سەڵای سرود و گۆرانیەکانی جان لێنۆن لە بەرامبەر ئەو خاوەن هێز و دەسەڵاتدانەی لە کۆبوونەوەی ڕێکخراوی بازرگانی جیهانی لە مێکزیک لە دۆری یەک کۆبوونەوە بۆ پەڕی هێزەوە دەنگی دایەوە و ئەو جەماوەرەی کە لە هەزاران کیلومتر دوورترەوە بۆ ناڕزایەتی دەربڕین سبارەت بۆ نابەرابەریەی بەسەر خەڵکی بێهێز و دەسەڵاتدا سەپاوە لە دنیا هاودەنگ لەگەڵ لاوانی ناڕازی سرودەکانیان بە کۆڕ ئەخوێند بە تایبەت سرودی وابیرکەوە. ئەم سرودە هەروەک یەکێک لە ئاواتەکانی جان لێنۆن کە شوێنەوار لەسەر خەڵکدانا بووەتە سەڵای کۆمەڵانی خەڵکی وشیار و ناڕازی. Geldik şerrecini ezdikim kurdi uramani Bimrine yare gel acunta Dijiye kitiya popular İro geldikin şerrecini ezdikim kurdi uramani امروز توده ها برای زندگی می جنگند. نیروی من را گرداریم، بساط کهن را بروبیم. مرگ بر دشمنان مردم، زنده باد دنیای نوین. برافرازید پرچم آزادی را، برافرازید بگسلید زنجیرهای جور و ستم، برافرازید پرچم آزادی را. Bişkinin zincire zordariye Servraz gün, servraz gün, servraz gün ala azadi Bırandın digirteden aki Hatına mebbi sosyalist Ve sibeji iro kweştir cebe Ewe بحران‌ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می‌دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. بحران‌ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می‌دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. Servraz gün ala azadi Servraz gün Bişkinin zincire zordari Servraz gün ala azadi ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هەچنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی تری ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێرم.